بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. هزاران هزار سپاس بۆ تۆ خوای پەروەردگار. خوای جان حەمد و سەنا بۆ تۆ کە بە تاک و تەنها ناسی و مانی. هزاران خەڵکەیە، ملیۆن خەڵکەیە لەم سەرزەوێدا ئەڵڵا دەناسێ، بەڵام هاوبەشی بۆ بڕیار دەدا. خوای سپاس بۆ تۆ. ئێمە بە بەرەکەتی ئەم دینە ئەڵێن الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. هل أم سورة قل هو الله يا تشقوريك كباسي توحيد يكتا پرستی الله دكا. سپاس بۆ تۆ خوایە کە یەکتا پەرستین. خوای جان سپاست دەکەین کە کردوتین بە ئومەتی فەخری الأنبیاء والمرسلین حەزرەتی محەممەدی ئەمین. لەم شەو مبارەکەدا سڵاوە لێ دەدەین. یەک تکایەکم هەیە، خۆشەویستانم لە خوشکان و برایانم، هەل لەم شەوە با بڕیار بدەین. ئێمە الحەمدولillah چەند ساڵێکە بڕیارمان داوە، تۆش ڕەن بێ بڕیارت دابێ. ئەوەش کە بڕیاری نەداوە هەر ئەم شەو خۆت یەکلاییکەوە هیچ شەو ڕۆژێکی جومعە بە تایبەت لە ڕۆژەکەیدا لە دوای نوێژی بەیانی تا دێی بۆ نوێژی جومعە هەل لەسەر خۆتی فەڕسکەی جێی خۆیەتی ئیلا بەلانی کەمەوە 100 سڵاوە لە پێغەمبەری خوا بدە صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە فریشتەیەکی داناوە، هەر کەسێ سڵاوەتێکم لێ بدا پێم دەڵێ ئەی محەممەد فڵان کەس لە شاری هەولێر لە فڵان گەڕەکەوە لە مزگەوتی ڕێگەی بەهەشتەوە سڵاوەتێکی بۆ تۆ ناردووە. اللهم صل على سيدنا محمد. دەفەرمێن لە ڕۆژی جومعەدا لە بەیانەکەیەوە تانی وەڕۆکە خەتیب دەست دەکا بە وتار بەگوێی خۆم گوێم لە سڵاوەتەکانی ئوممەتمە. ئەوە ئینشاءالله کە نوێژی بەیانیت کرد مەخەوەوە هەر هەمووی باوەڕتان بێ 3 دقە 4 دقەی پێ ناچێت. بە تەسبیح بێ، بە پەنجەکان بێ، 100 سڵاوەت بۆ ڕوحی پاکی پێ صلی الله علیه وسلم بنێرە. لەم شەو پیرۆزەی جومعەشدا با هەر بەم دەستە جەماعی ئازانی چەند سڵاوەتەکان زۆر دەبن. ئەم 3 سڵاوەتە ئینشاءالله بە هەزاران دەڕوە. ئێستا لەگەڵماندا برایانمان لە ئەوروپا، لە ئەمریکا، لە هەموو کشوەرەکاندا لەگەڵماندا سڵاوە لێدەن. ئەزانی دەبێتە دەستە جەمعی ئەم عیبادەتە چەند خۆشە. تۆ 3 سڵاوەت لێداوە چونکە بە جەماعیە 3-4 هەزار سڵاوەت چۆتە تای تەرازوتەوە. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. گەورەی ئەم ئیسلامە لەوەشدایە. سپاس بۆ خوای پەروەردگار چۆن بڕوامان بە پێغەمبەری خۆشەویستی خۆمان هەیە. ئەم دینە فێری ئەوە کردوین بڕوامان بە هەموو پێغەمبەرانی خوش هەیە. یعنی ئەم دینەیەمە گەورەیەکەی لەوەدایە قسەی هیچ پێغەمبەرێک نییە بە سەرمانە تێپەڕی بێ، هەموو بەرەکەتەکەی لێ وەردەگرین. لە سەیدنا ئادەمەوە تا سەیدنا عیسا یەک پێغەمبەر نییە بڕوات پێی نەبێ پێی کافری. ئەم دینەی ئێمە چەند عەزیمە. یەک پێغەمبەری خوا ڕەت ناکاتەوە، هەمووان بیلبیلەی چاومانن، برای پێغەمبەرمانن. خۆزگە هەموو دینەکانی کەش محەممەدیان ئەوا قبوڵ بوویایە. ئەزانی ژیان سەرخۆش دەبوو. شێخ محەممەد عەبدە لە میسر لەگەڵ کابرایەکی جوولەکە و مەسیحیدا دەنیشێ، باسی دیانەتەکان دەکرێ. شێخ محەممەد عەبدە دەفەرمێ ئەگەر ئێوە بچنە بەهەژ من دەچم، ئەگەر من بچم زەحمەتە ئێوە بچن. دەڵێن چۆن؟ ئەڵێ کاکی مەسیحی ئەگەر تۆ بڕوات بە عیسا هەیە و بڕوات بە ئینجیل هەیە بچیە بەهەژ من هەر دەچم. ئەڵێ چۆن؟ دەڵێ دەبەخوا منیش بەقەدەر تۆ زیاتر بڕوان بە پاکی حەزەتی عیسا پێغەمبەر هەیە، منیش بەقەدەر ئەو قورئانە بڕوان بەو ئینجیلە هەیە کە لەلایەن خواوە دەستکاری نەکرابوو بۆ کەلامی خوا هاتۆتە خوارەوە. دەی کە تۆ بچێ بەهەشتەوە بەخوا منیش دەچم چکە بڕوان بەوە هەیە کە تۆ بڕوات پێیەتی. ئەی جوولەکە بەقەدەر ئەوەی تۆ بڕوات بە موسا هەیە زیاتر بڕوان پێیەتی. یەک لەسەر 3 قورئانەکەی من باسی موسایە. بەقەدەر ئەوەی بڕوان بە قورئان هەیە بڕوان بەو تەوراتە هەیە کە کەلامی ڕەب العالەمینەوە دەستکاری نەکراوە. تۆی جوولەکە بچی بەخوا منیش دەچمە بەهەشتەوە. بەڵام ئەگەر من بچم تۆ ناچی وتی بۆ وتی دەکا کە تۆش بڕوا بە محەممەد بێنە. تۆش چۆن بڕوات بە تەورات و ئینجیلەکە و عیسا و موسا هەیە؟ ئەوە بڕوا بە محەممەد بێنە، هەمومان بەیەکەوە دەچین. ئێمە الحەمدولillah لەگەڵ هیچ ئاینێکا کێشەمان نییە، لەگەڵ هیچ پێغەمبەرێکان نەگرفتمان نییە. ئێستا من ئەم شەو لە خزمەت حەزەتی موسادام، چۆن لە خزمەت حەزەتی محەممەد بووین صلی الله علیه وسلم، ئاوا لە خزمەت پێغەمبەرێکی گەورە داین. ئەی جوولەکەکانی عالەم ئێمەی موسڵمان خەل لەگەڵ ئێوەدا گرفتمان نییە.
ئێوە لە مزگەوتی ماڵی خوادا باسی گەورەمان موسا دەکرێت باسی پێغەمبەری ئێوە دەکەین قەت لە ئیسلام مەترسن لە هەر شوێنێکی دنیادان لە ئیسلامی ڕاست مەترسن چونکە دڵنیا بندڵی نایە ئازارتاندا چونکە بڕوای بەوە هەیە موسا پێغەمبەرێکی ئولو العەزمە برای محەممەدە صلی الله عليه وسلم ئەوە دید و تێڕوانینی ئەم ئیسلامە ڕەحمەتەیە بۆ هەموو مرۆڤایەتی أن سيدنا موسى قال يا ربي أي عبادك أحب إليك حتى أحبه موسى سيدنا موسى رضا ورحمته خوالي بالصلاة والسلام خوالي السلبية عادتك هبوا زور برسالي لأخوات كردوا زور حظي بزانين بوا فرمي خواهي جان شبن ديشي تو زور خوشويستا للاي تو حتى أحبه بحبك بيم بناسيانا با منج لبلوي كخوشويستي تو يخوشم دويا چەند خۆشە ئینسان بەدوی ئەو کەسانەدا بگەڕێ کە خوا خۆشی دەون تۆش لەبەر خوا خۆش بوون خوا فەرمووی یا موسا ئەحەب عیبادی ئیلەیە خۆشەویستترین بەندەکەی من لەم سەرزەویەدا ئەمە سیفاتێتی ئەگەر ئەم سیفاتانە تێدا بوو پێویست ناکەم من و تۆ سەیری یەکترکەین سەیری خۆت کە بزانە ئەم سیفەتانە تێدایە ئەگەر تێمان نابوو ئەوە لە خۆشەویستانی خوای تەقی القەلب دڵێکی پاک و بێگەرت دڵێکی ساف ئینسان لە ژیانە دڵی لە خەڵک گەر دەگرێت کە تۆ مەلایکەت نی وەڵا لەگەڵ ژنتا لەگەڵ دراوسێتا لەگەڵ شەریکتا لەگەڵ براتا لەگەڵ خوشکتا لەگەڵ ئاهلی مزگەوتە ئەم زەمەنە دوور و درێژەی لە نێوانماندایە دەمە بۆڵە ڕوودەدا عاجزی ڕوودەدا ئەو کەسەی دڵی پاکە لە مزگەوتا دەمە بۆڵەیەکی بۆ کە چۆری و دەرگاکەوت لە هیچ شتیان نامێنێ وەڵڵاهی لە خۆشەویستانی خوایە غەرەز لە زگ نییە قسەی 10 ساڵ لەمەوبەر بە حەیاتی لەبیری نەچێتەوە نا زۆر دڵ و دەروونێکی پاکی هەیە دروشمی ئەوەیە دەڵێ خوایە گیان هەر کەسێک چاکەی بۆم دەوێ یا ڕەبی خوای لێ ڕازی بی خوایە هەر کەس خراپەی منی دەوێت گردنی ئازا بێ ئەگە هەروازم لێ نانێ حواڵە بە تۆ بێ من حەقم نییە بەسەریەوە من خۆم پێم ماندوو ناکەم ئەو دڵ پاکانە ژن بنیان پیاو لە خۆشەویستانی خوان نەقی اليدین دەستیان پاکە دەستپاکی مەبەست ئەوە نیە هەر دزی ناکە ئەگە کرێکار بوو ئیشی کرد بەڕاستی سنعەتەکە بە جوانی دەکا ئەگە شاگردی کەسێک بوو دوکانەکەی بەسەرا بەجێهێژ وەڵڵاهی دەست پاکە ئەتوانێت ئەگە کامێری چاودێریش لەسەر نەوێ پارە بخەری جیفانێ بەس لەبەر ئەڵڵا نایکە ئەگەر سنعەتکار بوو سنعەتەکەی لە هەر وڵاتێکا بێت وەڵام ڕەحمەتت لێ بێ ئەو ئینسانەیە نەقی اليدین کە سوودی بۆ وڵاتەکەی هەیە ئەو بازرگانەی ئێمە کە دەچێت لە وڵاتی سینە بە کابرا ئەڵە شتێک گرانترم بۆ دروستکەوە بەڵام با میلەتەکەم شتی خراپ نەکڕێ وەڵاهی خوا خۆشی دەوێت ئەزانێ ئەوی بە خۆشەویستانی خوای پەروەردگار سێمیان لا يمشي إلى أحد بسوء هەنگاوێک هەڵ ناهێنێت بە ئازاردانی خەڵک تەواو بێ حرمەتم هەیە بۆ ڕووی یەک بەیەکیەوە ئێوەی ئەهلی مزگەوت ئیشەڵڵا لەوانە دوورن هەمومان تووشی هەڵە دەبین بەس بە ئیزنی خوا تەوبەمان کردووە ئەم ڕەمەزانەوە ڕەمەزانێکە دەمانگۆڕێ لە ناخەوە لە ئەخلاقەوە ئینسانی وهەیە یەک گەڕک دەبڕێ بۆ یەک قسە یەک گەڕک دەبڕێ بۆ یەک قسەیەک بۆ زەلامێ بجێڕێتەوانە و دڵی کلمێکە بەرامبەر بە فڵان کەس ئەزانی چەند خراپە ژنی وهەیە مانعی نییە دوو سێ گەڕک ببڕێ بچێ بۆ شارێککە بۆی قسەی فڵان کەس بۆ فڵان کەس بجێڕێتەوە ئەزانی فڵان کەس وای پێوتی فڵان کەس لە ماڵی خۆیان نەکێشەی لەگەڵ کەسا هەیە نەموشکیلێ هەیە فڵان کەسیش قسەیەکی لەدەم دەرچووە غیبەتێکی فڵان کەسی کردو ئێستا لێی پەشیمانە ئەگە من و تۆ نەیگەێنینەوە فیتنەیەک دروست نابێ ئینسانێک کە خوا خۆشی دەوێت ڕۆژێ بیری لە قسە جێڕان و هێنان و بردن نییە قەت بە قاچی ناڕۆ بۆ خراپەکاری کە لە ماڵە ڕۆیشتە دەرەوە یان بۆ کەسابەت دەچێت یان بۆ عیلم دەچێت یان بۆ سیلەی ڕەحم دەچێت یان بۆ ماڵی خوا دەچێت قەت حەقی بەسەرەوەی نییە بە قاچەکانی بڕوا بۆ قسە جێڕانەوە فیتنەی و هێنان و بردنی خەڵک ئەگەر ئاوا بووی دڵی پاک دەستی پاک قاچی پاک خوای گەورە خۆشی دەوی ئەحەبەنی خوا فەرمووی ئەی موسا ئەو ئینسانە کە من زۆر خۆشم دەوێت ئەو منی خۆش دەوێت خوای زۆر خۆش دەوێت و ئەحەبە من ئەحەبەنی هەر کەسێکیش بزانێ منی خۆش دەوێت ئەو بەندەی خوا ئەویشی خۆش دەوێت یەکەم خوای خۆش دەوێت ئەو کەسەشی خۆش دەوێت کە خوای خۆش دەوێت جا ئێمە زاهیری دڵ شتەکان دەبینین ئەو گەنجە دەبینی ئەو خوشکە لە دواوە ئەو مام حاجە بە تەمەنە
مادام ڕووی کردوتە ماڵی خوا خۆشت دەوێت لەبەر خوا ئەڵێ لە خوا بەزیابێ نیشانەی موسڵمانەتێتی بەم شەوە لە دیار تەلەڤیزۆندا نەنیشتووە و ماڵەکەی خۆی بەجێهێشتووە هاتۆ لێرەدا لە ماڵی تۆدا دانیشتووە خوایە خۆشم دەوێت لەبەر تۆ خوای خۆش دەوێت ئەو کەسانەشی خۆش دەوێت کە خوایان خۆش دەوێت وحەبیبنی ئیلا خەڵقی فەرمووی منیش خۆشەویست دەکەن لە لای خەڵک لێرەدا موسا فەرمووی یا ڕەبی ئینەکە تەعلەم ئەنی ئوحیبوکە خوای خۆت ئاگاداری نێتی دڵەکەمی کە من چەنە تۆم خۆش دەوێت یا ڕەب العالەمین وأحب من يحبك خوای ئاگاداری هەر کەسێ تۆی خۆش بوێ خۆشم دەوێت فكيف أحبك إلى خلقك بەڵام ئەوم پێ بڵێ خوایە چۆن تۆ خۆشەویست کەم لە لای خەڵک کەواتە ئێمە سێ پشتمان لەسەر واجبە خوامان خۆش بوێ ئەو کەسانەمان خۆش بوێ کە خوایان خۆش دەوێ لەبەر خوا خۆشەویست بکەین لە لای خەڵک موسا فەرمووی پێم بڵێ خوایە چی بکەم تا تۆ خۆشەویست بی لە لای خەڵک خوا فەرمووی ئەی موسا بە سێ شت ذەکرهم بئالائی ونعمائی وبەلایی بەم سێ شتە بۆ ئەوەی خەڵک منی خۆش بوێت تۆ چی بکە باسی دەسەڵاتی خۆیان بۆ بکە باسی دەسەڵات و عەزەمەتی خۆیان بۆ بکە بە کەسێک بڵێ وەرە بیر بکەینەوە ئەها کابرا خەریکە بەرەو ئیلحاد دەڕوا بڵێ ئەزیزەکەم سەرێک هەڵبڕە لە شەوێکی ساماڵە و سەیرێکی ئەو ئەستێرانی ئاسمان بکە ئەمە چێ دروستی کردوون ئەگە عەقڵ و ژیری لەسەریا بێت دەڵێ ئەڵڵا چونکە کابرای عەرابی پێیان وت چۆن خوات دۆزیەوە خۆ تۆ نە خوێندەواریت هەیە لە بیابانە نە ئاوەدانیت بینیوە هەر لای خوشتر شوان بووی وتی والله البعرة تدل على البعير من کابرایەکەم ئەوە نازانم کە بەڕێدا دەڕۆم تووشی قشپلێک ببم دەزانم قشترێک بە ئەوێدا ڕۆیشتووە قشپلێکی کردووە ئەم قشپلە بەڵگەیە لەسەرەوەی قشترێک لێرەوە ڕۆیشتووە ئەم قشپلە بەڵگەیە لەسەرەوەی مەڕووبزنێک ڕۆیشتووە با مەڕووبزنەکەشم نەدیبێ وتی من ئەوە دەزانم هەر ڕاستە ها ئێستا تۆ بە شوێنێکە ڕۆیشتی قشپلی مەڕووی لێکەوت پێ ئەزانی ڕانەمەڕێک بەوێدا ڕۆیشتووە با چاوت بە ڕانەمەڕەکەش نەکەوت پێ وتی کە بە بیابانە دەڕۆم و لم دەبینم جێپێی ئینسانێک دیارە یەقینم هەیە کەسێک بەێرەدا ڕۆیشتووە با زەلامەکەشم نەدیبێت چونکە جێپێیەکەی بەڵگەیە لەسەروی زەلامێک ڕۆیشتووە وتی وەڵڵی شەوانیش کە لەو بیابانەدا سەر هەڵدەبڕم و ئەم مانگ و ئەستێرە و کاکێشان و تەرازوە دەبینم چەندین ساڵە لەوەتی من عمرم هەیە یەک شوێنی خۆی نەترازاوە ئەم خولگەیە ئاوا دێو دەڕوا ئەزانم خوایەکەیە با خوۆش نەبینم چونکە نابێ ئەمە هەر لە خۆیەوە دروست کرابێ و بەبێ نیزامێک ڕێکی بخا ئاوا بە ئاسمانێکی جوانەوە بڕوا نابێ ئەم زەویەی من هەر ئاوا بێ خاوەن دروست بوو بێ وتی خۆ من هەرچەند خوێندەواری منیە بەڵام بە عەقڵ خوام دۆزیەوە تۆش بڵێ براکەم ئەو کۆمپیوتەری دەستت هیچ عەقڵێک دەی بڕێ خۆی دروستی کردبێ تو خوا ئێستا هیچ کەسێک عەقڵی هەبێ ئەڵێ ئەم مکەبەرەیە لەبەر لە خۆیەوە هاتە بەردەمی مامۆستا و کرایەوە ئەم دەنگەی بڵاو کردەوە تخوا کەس وا دەڵێ ئەبێ ئەو برایانە لەکەیەوە خەریکە نەبینن تا ئەم مایکرۆفۆنانیش پێ کردەوە و دەنگەکە تەنزیم بکرێ ئەو کامێرەیە داگیرسێ و شتەکان پەخش بێ دەی تو خوا تۆ دڵی هەر مکەبەرەیەکی ئاوا موبایلێک کۆمپیوتەرێک ئەی تو خوا ئەم مێشکە بەو هەموو ملیار خانەوە تۆ بڵێ هەر ئەوا لە خۆ چوو بنە پاڵ یەکتر ئەو کامێرەیە تا شتێک تۆمار دەکا چەند خەلەلی تیا پەیدا دەبێت ئەم چاوی من و تۆ چەند ساڵە کار دەکات نەپاتریت بۆ گۆڕیوە هەر تەنانەت شوێنێکە خوێنی بۆ ناچێت گلێنەی چاوەکەت ئەگەر لەی شوێنەکانی کەم بە خوێنیش دەکەن گلێنەی چاوت خوێنی بۆ ناچێت لەو شوێنە بچووکەوە بەو هەموو تەنزیمی چاوەشت دەبینێ بەڕێزم تۆ بڵێ ئەو چاوە هەر لە خۆیەوە دروست بوو بێ نەخێت ئەمە بۆ خەڵک باسکە یەکسەر ها ئیمانەکە زیاد دەبێت دەگەڕێتەوە سەر فیترەت و خواناسی و تەوحید بەویستی خوای پەروەردگار ئەوە تۆ خەڵک دەسەڵاتی خوات بۆ خەڵک باس کرد خوال لە لای خەڵک خۆشەویست کرد وەنەعمائی ئەی موسا بەوە خەڵک خوای خۆش دەوێت باسی خەڵاتەکانی خوای بۆ بکە نمونەی سادە کەسێک لەگەڵتا نان دەخوات دەنگێ برنج ئەخچێتە خوڕگیەوە ها بۆری هەناسەیەوە قۆخە قۆق دەست پێ دەکا ئاو بە چاویا دێ و ئاو بخۆوانێ یەکسەر تۆ لەوی بەبیری بخەوە بڵێ ئای خوا چی لەگەڵ ئێمە کردووە ئەزانی من و تۆ چەندین ساڵە ئاوانان دەخۆین و ئاگا ئاو دەخۆینەوە و ئاگاشمان لە خۆمان نێ خوا مرورێکی لێرە داناوە لە قوڕمان داوڵەت خوا مروری لێیە بەڵێ لە دایرەی هاتوچۆوە کابرایەک بۆ ئێمە دانراوە ترافیکەکەی ئامادەیە نایەڵە غەڵەت بکە ئەویش زمانە بچکۆلەمانە هەناسە دەین بۆری ئیندا دەخا خواردن دەخۆین بۆری هەناسەدا دەخا ها جارجارە خوا بەبیرت دەخاتەوە
ئەم خەڵاتەی خوا لەبیر نەچێ یەک دەنگکە برنج تۆزێ ئاو دەفەڕێتە قورقتەوە چه هیلاکێتێکە تا ڕزگارت دەبێت ئەو مرورە قەل لێی تێک ناچێت تۆ بڕۆ سایدی ئەم لا بکەوە سایدی ئەم لا داخە سایدی ئەم لا بکەوە سایدی ئەو لا داخە خەوتووی شەو ڕۆژی لیترونیەک بۆ 2 لیتر لیکە ڕژێنەکانم لێک دەڕژێن نەدەمتەوە زۆری دەڕواتە قورقت و هینتەوە ناهێڵێ بچێتە بۆری هەناسەتەوە ئەینا بڕواتان بێ کەسێک نەیدەتوانین 10 دقە بە ئیسلاحەت بخەوێ یەک تۆزلیک بچووە بۆری هەناسەتەوە یعنی تۆگە خەوتوشی مرورەکە هەر نەخەوتووە کەلیکەکە دەڕواتە خوارەوە قەتراتێک دەڕواتە خوارەوە ئەو بۆری هەناسەکەی داخستەوە بۆی بچێتە بۆری مەعیدەتەوە ئازار نەکێشی لە خەوەکە ڕانەپەڕی خەبەر نەبێتەوە ئەمە بۆ خەڵک باسکە باسی ئەم خەڵاتانەی خوا ئەم دەسەڵاتەی خوا بکە بەڵام باسی دەسەڵاتی خوا بۆ خەڵک مەکە خەڵچینە خوا دەتان باتە جەهەنەم قورتان بەسەر ئای ڕقم لەو زمانەیە کە خەڵک ئاوا دەترسێنێ کەبرە بۆیە هاتوێتە مزگەوت کە بۆی خوا لێ خۆش بێ ئەو خەڵکانش کە ناتوونە مزگەوت مامۆستا تۆ بەسەر چی هاواریان بەسەرا دەکەی ئەمە هەر واقعان ڕوویداوە لە کوردستانە کە مامۆستایەک لەسەر مینبەر باسی عەزەمەت و دەسەڵاتی خوای دەکرد وتی وەڵڵی خەڵکینە خوای ئێوە ئەوەندە بەدەسەڵاتە ئاوا بیناسن ئێستا دەسەڵاتی هەیە ئەم سەفەی پێشەوە کە لە جومعەیە دانیشتون خوا دەتوانێت ئێستا هەر هەمووتان بکات بە مەیمون و بەراز بابا کابرا بۆیە هاتووە لە سەفی یەکەمی جومعەدا ئەوەڵی سەفی گرتووە زووترین کەس هاتووە بۆی زۆرترین پاداشتی دەستکەوێ چۆن خوای گەورە دڵی دێ بەندەکانی خۆی بکات بە مەیمون و بەراز لە ماڵەکەی خۆیدا یعنی تۆ هیچ بەڵگەیەک نەهێشتەوە لە سەد دەسەڵاتی خوا بڵێ خەڵکین ئێستا خواتان کا بە مەیمون و بەراز نەخێر بڵێ حتا ئێمە ئەو خوایە بناسین خوا ئەرحەم الراحمینە خوا نایە بتان باتە جەهەنەم ها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن خوای بە خەڵک دەناساند لە شوێنێکە مناڵێک لەدایکی بزر بوو هەموو خەڵکەکە بۆی گەڕان مناڵەکە تازە قاچی گرت بوو دایک بەم لایە ڕای دەکرد بەو لایە ڕای دەکرد هاواری دەکرد خوا مناڵێکی ئاواتان نەبینیوە گەنجێکی بەڕێز وەکو ئەم گەنجانە بۆی دۆزیەوە وتی دادەگیان ئەو مناڵەی تۆ نەبێ وتی ئەرە وەڵڵا کە ڕای کرد بەرەو مناڵەکەی لە تاوانە بە پێی پەتی و باوەشی بە مناڵەکەی کرد خەریب و پاراسۆکانی دەکوشی ئۆخەی فرمێسک بە چاوێ هاتە خوارەوە بۆنی پێوە دەکرد ئەها ئەو حاڵەتە ڕەن بێ لێ بەسەراتی خوا نەخواستە مناڵێک لە بازاڕا بزر ببێ یان خوا نەخواستە بڵێن فڕاندویانە کە بۆ دێننەوانە چه عەشقێک و سۆزێکت بۆی هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم فرسەتەی خۆشتەوە قۆستەوە فەرمووی خەڵکی نەسەیری ئەو دایک و مناڵەکەن وتیان ئەی پێغەمبەری خوا بینیمان فەرمووی چی دەبینن وتیان سۆز و ڕەحم و بەزەی و خۆشەویستیەکی لە ڕادە بەدەر فەرمووی دە وەڵڵاهی خوای ئێمە بۆ ئێمەی بەندەکانی لەو دایکە بۆ منداڵەکەی بەڕەحمترا والله خوا بۆ ئێمە بەڕەحمترا هەر وەختێ بزر بووین تاوانمان کرد گوناهمان کرد هاتینەوە بۆ لای خوای گەورە خوا ئاوا لە باوەشمان دەگرێتەوە دەفەرمێ یا خوا بەخێرەوە بەندەکەم چۆن دڵم دێ بتخەمە جەهەنەمەوە بەهەشت تەنها لەسەر یەک کەس قەدەغەیە ئەو کەسەی بڵێ خوایە نامەوێ حتا تۆ بەیانیان دوای نوێژی بەیانی سێجا بڵێ خوایە بەهەشتەکەتم دەوێ خوایە بەهەشتەکەتم دەوێ رسول الله صلی الله علیه و سلم ڕوحم بە قوربانی بێ فەرمووی هەر کەسێ دوای نوێژی بەیانیان سێجار بڵێ خوایە داوای بەهەشتت لێ دەکەم خوایە داوای بەهەشتت لێ دەکەم خوایە داوای بەهەشتت لێ دەکەم ئەو ڕۆژە بمرێت تا شەو ئیلا دەچێتە بەهەشتەوە یەقینتان هەبێ چونکە داوایت بەهەشتی لە خوا کرد ئەو کەسە ناچێتە بەهەشتەوە لە ڕەحمی خوا بێ دەبێت کە خۆی بڵێ خوایە نامەوێ خوایە ئێمە داوا لێ دەکەین هەمیشە ئومێدمان بە ڕەحمەتی تۆیە لەبەرەوە خەڵک خۆشەویستی خوا بخە دڵیەوە بڵێ خوا تۆی دەوێ خوا پاڵت پێوە نانێ خوا ناخاتە جەهەنەمەوە خوا ناتکات بە مەیمون و بەراز خوا ڕێزت لێ دەگرێەوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەگەر بێدینێکت بینی عەرەقی دەخواردەوە عەرەق بدەم و چاویا دەهاتە خوارەوە بڵێ خوا تۆی هەر خۆش دەوێ چونکە خوا فەرموویەتی ڕێز لە بەنی ئادەم دەگرم هەر ئەوەی کردۆ بێ بەشەر تۆی کردۆ بە بەشەر ڕێزی لێگرتووی تو خوا بێ ڕێزی بە خۆت مەکە مەڵێ هەی کافری فاسقی مولحیدی جەهەنەمی بڵێ خوا ڕێز لە تۆش دەگرێ بەخوا قاچت خلیسکاوە دەستت دەگرم دەتێنەوە سەر ڕێگەی ڕاست ئەمە دینی ئیسلامە ئەمە دینی ڕەحمەتە خۆشەویستان وەبەلائی باسی ئەوەش بکە بۆ خەڵک کەسێکت بینی ناشکری دەکا بڵێ خۆشەویستم تخوا ناشکری مەکە تخوا تەکەبور لێ مەدە نمونەی بۆ بێنەوە بڵێ دەزانی فڵان کەسیش هەبوو وەکو تۆ ناشکری دەکرد بەخوا پەرۆشی تۆمە با سەرگەردان نەبی ئەها ئەم بەسەراتانش بژێڕدرێنەوە بۆ خەڵک باسی گەورەی خوای بۆ بکە بۆی خوا خەڵک لە لای خەڵک خۆشەویستکەی باسی خەڵاتەکانی خوای بۆ بکە باسی ئەوەشی بۆ بکە کە ئەو کەسانی پشتیان لە دینی خوا کردووە تەکەبوریان لێداوە تەوبە نەکرد عاقبەتیان خراپ دەبێت
بەڕێزان پیاوێکە بۆ لە لوبنان دوکانی شیرینی هەبووە لە دوکانێکی بچکۆلەوە دەستی پێکرد بەرەکەت کەوتە کارەکەیەوە یەک شەریکەی گەورەی شیرینی دانا لە هەموو وڵاتانەوە ئیستیرادی شیرینیەکەی دەکرا و خەڵک سەرەی بۆ دەگرت و بە ملیۆن دۆلار معاملەی دەکرد لەو دوکانە بچکۆلەوە خوای گەورە بەرەکەتی خستە کارەکەیەوە بەڵێ ئەزیزەکانم ڕۆژێکیان گلەیەکی لێ کرا لە وڵاتێکەوە وتیان شیرینیەکەت وەکو جاران بەتام و خۆش نییە لەم کاتەدا کابرا چوو بۆ شیرینخانەکە سەیری کرد هەویرەکە باش نەشێلدرا وەکو پێویست ڕێک و پێک نییە گڕی گرت تووڕە بوو لە کرێکارەکان تووڕە بوو وان جووتیان وەڵای یەک خەلەلێکی بچووک دروست بوو ئەو ڕۆژە بۆیە شیرینی ئەو ڕۆژەمان کاری بەشەرە دەسەڵاتنی ئەوەندەمان لێزانیوە داوای لێبوردن دەکەین قەرەبووی دەکەینەوە هەر پارچە هەویرێکی هێنا و ژێر پێیدا و بە پێڵاوەکانی چوە سەری وتی من ئەوە نازانم خەڵک نانی پێش بن قاچی من دەخوا ئێوە هەمووتان نانخۆری ژێر قاچی منن کار نەکەن دەرتان دەکەمە دەرەوە ئەو خەڵکە هەمووی نانی ژێر قاچی من دەخوا بە قۆندەرەکانیەوە چوە سەر هەویرەکە هەڵپەڕی یەکێ لە کرێکارەکان وکە ئەو گەنجە بەڕێزانەی کە کرێکایی دەکەن وتی گەورم جەناب ئەوە گوناحە ئەوە ڕزقە ئەوە ڕۆزیە چۆن وات کرد بڵێ ئەستەغفر الله وتی ئەستەغفر الله ئەوانە نازانم ئێستاش دەڵێم خەڵک نانی ژێر قۆندەرەی من دەخوا ئەزانیت چەند هەزار کەس لەم شەریکەیە نانی دەستی من دەخوا وتی قوربان تۆش ناخۆری وتی بێدەنگ بە بێدەنگ نەبی دەری دەکەمە دەرەوە گەنجەکە بێدەنگ بوو وتی بەڵام یەک شتت پێ دەڵێم ئینسان تا سنوورێک لێی بەسەرەوە دەچێ خەمی تۆمە ئێمە چەند ساڵێکە لای تۆ کار دەکەین زەحمەتە خوای گەورە ئەمە لێ بەسەرەوە بچێ وتی بێدەنگ بە دیسان کابرا دانیشتەوە ڕۆیشتەوە یەک ئازار لە قاچی ڕاستیا پەیدا بوو لە ئەژنۆیەوە بەرەو خوار وتی هیچ نیام ڕۆژۆ بە پێوە ڕاوەستام و ماندوو بووم دەرزێکی مستەقینیان لێدا هیچ ئازار زیادی دەکرد چۆ لای دکتۆرێکی پسپۆری بواری ئەسقان ئەوانە وتی بە ئەشیعەت بۆ بگیری ئەشیعەیە ماڕە ئەوانەیان بۆ گەر وتی وەڵاهی بەداخەوە ئێسقانەکە لە ناوە پوکاوەتەوە تووشی نەخۆشی خراپ بووی ئەبێت لە ئەژنۆتەوە قاچت ببڕینەوە ئەینا زیاتر دەبێت ناچار بوو تەسلیم بوو بە مشال لە ئەژنۆیەوە قاچێکیان بڕیەوە مانگێکی پێ نەچوو هێشتا برینەوە شار ساڕێژ نەبوو قاچی چەپیشی لای ئازار درێژی نەکەینەوە بە هەمان شێوە قاچی چەپیشیان بڕیەوە ئەو دوو قاچەی کە چوە سەر ئەو ڕست و ڕۆزەی دیگو خەڵک نانی ژێر قاچی من دەخوا هەردووچیان بڕانەوە دکتۆر نابلوسیە فەرمێ لەسەر عارەبانە بینیم لەسەر عارەبانە بینیم ئەمجا بەزەی بەخۆیان دەهاتەوە ئەوەش بۆ خەڵک باسکە بڵێ حەیفە با ئاوا لێ نایە ئەگە سەرکردە بووی بەها فڵان کەس چۆن ڕیسوا بوو ئەهاش فڵان کەس چۆن ڕیسوا بوو لەسەر کورسەکە هێنایانە خوارەوە هەیکەلەکەیان شکان عەدالەت بە با بە چەپڵەی میلەت دەرنەکرێ ئەگە بازرگانی تەکەببور لێمەدا ها فڵان کەس چۆن قاچیان بڕێوە چونکە خەڵک وەیەزانی نانی قاچی ئەو دەخوا بەم شێوەیە خوا لە دڵی خەڵکا خۆشەویستە بەبیرهێنانەوەی دەسەڵاتی خوا بەبیرهێنانەوەی خەڵاتەکانی خوا بەبیرهێنانەوەی بەڵاکانی خوا بۆ ستەمکاران بەم شێوەی ئینسان لای پەروەردگاری خۆشەویست دەبێت جا لێرەوە ئەم دەرسەش تێدەگەین ئەی ئینسان هەر خراپە مەبینە چاکەش ببینە های پیاوی وا هەیە ئەو هەموو ساڵە خانمی ماڵەکەی دەستی خۆش بە خواردنی بۆ لێناوە بە جوانی یەک ڕۆژ دەچێتەوە ماڵەوە خواردنەکە تۆزە سوێر بێت تەحەموڵ ناکە دوو پەرداخ ئاوی بەسەراکە و لەگەڵ یا سوێریەکە حەلکە یەکسەر دەری دەبڕێ هەنافتە ئەو خواردنە بۆ سوێرە ئێتە تۆ ئەو هەموو ژەمە خواردنت خواردەوە بێعیب بووە ئەزانی چەند جوانە فێری ئەو سیفەتە بی هەر خراپەکان نەبینی جوانیەکانیش ئەو ژەمە خواردنەکە ئەو بە چاو تاهاتە خوارە لە سوێریان دەری مەبڕە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ما عاب طعاما قد ڕەخنەی لە خواردن نەدەکرد دوو سێ کەوچک خۆ لەبەر ئەو ژنە عەزیەتی پێوە بینیوە ئەگەر هەر زۆر سوێر بوو ناڕەحەت بوو یەک دوو پەرداخی ئاو بەسەرا کە سوێریەکە بۆ خۆی دەتوێتەوە ئەزانی چەند خۆشە ئەڵە ژنێک هەموو جار دەچۆ پیاوێک دەچۆ ماڵەوە بە ژنەکەی دەوت ئەرێ چیت کردو دەیگوڵ جا پیاوەکە وەڵام چیم کردو وەڵای منیش وەک تۆ ماندووم خەریکم دەیگو کورەجا چیت کردووە وا ڕۆژێک کە چۆ بۆ ماڵەوە سەیری کرد ماڵ پیسە پشتێک لەوێ کەوتووە قەنەفەیەک ڕووی لەولا کراوە تەلەڤیزۆن دانەپۆشراوە جلی منداڵەکان لەوێ فڕێدراوە هاتەوەتی ئەو ماڵە بۆ وایە وتی وەڵا چیەتی عیبی نییە کوڕەتی چی عیبی نییە ئەم ماڵە بۆش پڕێ وەڵی دە ساتۆتە ناوێ وای لێ کردووە وتی وەڵی تەنها ویستم یەک شتت پێ بڵێم تۆ هەموو ڕۆژێ بە من بڵێ ئەرە درۆژ نەکە چیت کردووە چیەکەی هەر ئەمڕۆ ببینە من ئەم کارانە دەکەم کە تۆ دەیەوە ماڵەکە پوختە حد بەس ئەوەندە دەجوڵێم ئەمڕۆ یەک شتم نەکردووە بزانە ئەم ماڵە چی لێ بەسەرهاتووە دەی قەدرم بزانە ژنیش ئەوا قەدری پیاوەکەی بزانە بزانە لە دەرەوە چەند هیلاک دەبێ بە یەک چاوسەیری مەکە بە هەردوو چاوسەیریکە هیوایە کتێبێک دەخوێنێتەوە ئەو هەموو کتێبە نووسراوە بەدەستی ئەو نووسەری یەک هەڵەی چاپ هەیە
والله دەزانی لە فڵان لاپەڕەدا هەڵەیەک تێدا بوو پیتێک بەغەڵە نووسرا بوو بلاتەوە ئەو هەموو کتێبە یەک هەڵەی چاپ دەبینێ ئەو هەموو جوانیان دوعایەک هەیە بۆ نووسەرەکەی ناکەڵێ دەست و چاوت خۆش بێ هەر خراپەکان مەبینە ئالایی و نەعمایی و بەلایی خوا فەرمووی موسا هەر سێکیان بە خەڵک بڵێ هەر تەنها لایەنێک مەبینە هاوار دەکەین ئای زروف چەند خراپە چەند نالەباریە لە وڵاتە ئەی بۆ ناڵی ئەی خوایە چەند ئەمن و ئەمانیش هەیە ئەوەشیان ببینە هەر یەک لا مەبینە ڕاستە نەعەدالەتی هەیە ناڕێکی هەیە بەڵام ئەی خوایە چەند ئەمن و ئەمانیش هەیە ئەی چەند خۆشەویستی لە نێوانماندا هەیە چەند ماڵی خوا کۆمان دەکاتەوە ئەلحەمدولillah ئەمانەش ببینە گرنگی بە خەڵک بدا خەڵک حەزیانێکیان هەیە حەز دەکەن خەڵک گرنگیان پێ بدا ئەڵێن کابرایەکە بوو لە دیمەشقی شامە دوو ترمۆزە ئاوی دانابوو بۆ خێرات ئەوەی کە دەچوو لە ئاوەکان بخواتەوە ترمۆزەیەکی سوور و ترمۆزەیەکی سەوز بوو کە تۆ جەنابە دەچووی پەرداخەکە دەبەر ترمۆزە سەوزەکەی کاکە لەوایان مەخۆ لەوایان بخۆوە ئەوەی کابرای دەچوو لای ترمۆزە سوورەکە دەبی کاکە لەوایان مەخۆوە ئەوەی ئەولا بخۆوە کابرای وتی کاکە وە هەردووکیان یەک ئاون و بە یەک دەرەجە سارد و خۆشن و تۆ خێرت کردووە ئەرە کاکە بۆچی ئەوەی کە دەست بۆم لا دەبا دەیهێنێ ئەم لە ئەوەی دێت ئەم لا دەبێ ولا کوتی جا کاکە ئێ من ئەو کارە نەکەم چ کارەم ئەی نابێ خەڵک حسابێکم بۆ بکە هەروەکو لە قەدیمیشە لە ڕشتەی مرواییدا مامۆستای سجاری دەفەرمێ کابرایەک پیاوی ئاغا بوو کە خەڵک دەهات ڕۆژ تا ئێوارە ئیشی ئەوە بوو ئەیگوت کاکە گەنمەکەت بخەسەر کە خەرمانی گەنمەکە جوۆیەکەت بخەسەر جوۆیەکە خەرمانی گەنم و جوۆ گەورە بوو کابرای وتی کاکە ئەوەی ناوێت جاو خەڵکە خۆت چاوی هەیە ئەوەی گەرمی پێ دەخاتە سەر گەنمەکە ئەوەی جوۆی پێ دەخاتە سەر جوۆیەکە ئێتر تۆ بۆ ئەوەندە خۆت ماندوو دەکەی وتی جا کار من چ کارەی ئاغام هەیناوێ من ئەمری خۆم دەرکەم بڵێم گەنمەکە بۆ سەر گەنمەکە و جوۆیەکە بۆ سەر جوۆیەکە هەموو خەڵکێک حەز دەکات گرنگی پێ بدەیت بوونی بۆ دابنەی حسابی بۆ بکەی ئەگە کارەکەشی هیچ نەبێ بڵێ تۆش کاری تۆ گەورەیە لەبەرەوە دەرسی ئەم شەومان پێمان دەڵێ پاکەکان لای خوا دڵ پاکەکان دەست پاکەکان قاچ پاکەکان خوات خۆش بوێ ئەو کەسەشت خۆش بوێ کە خوای خۆش دەوێ هەروەها خوا خۆشەویستکە بەوەی باسی عەزەمەتی خوا بۆ خەڵک بکە باسی خەڵاتەکانی خوا بۆ خەڵک بکە باسی بەڵاکان کە بۆ خەڵک کە بەسەر خوانەناسان و متەکەبیران دادێن بۆ ئەوەی کە خوای پەروەردگار تۆش بە بەندەیەکی خۆی قبوڵ کە لە ساڵحان حسابت کە خوای لە ساڵحان قبوڵمان کەی خوای جان لە بەندە ساڵحەکانی خۆت قبوڵمان کەی کە تۆیان خۆش دەوێ یا رب العالمین ئێمە لە ناخەوە تۆمان خۆش دەوێ واللهی ئەو کەسانەمان خۆش دەوێ کە تۆیان خۆش دەوێ خوای بشمان کەی بە عەداتی خێر وامان لێ بکەی زمانێکمان پێ ببەخشی کردەوەیەکمان پێ ببەخشی کە تۆ لای بەندەکانت خۆشەویستکەی یا ربی خوای لە خۆشەویستی خۆت بێ بەشمان نەکەی خوای لە قیامەتە یەقینمان هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بە چاوی سەر خوا دەبینن خوای بەو چاوانەمان رب العالمین بینین خوای تۆ بینین لە چاو پێکەوتنی خۆت بێ بەشمان نەکەی لە شەفاعەتی پێغەمبەر بێ بەش نەبین لەسەر حەوزی کەوسەر ئەم خەڵکە کە لەم شەوەدا لەم قەدرانەدا لە ماڵی تۆ کۆبوونەوە یا ربی خوای ئاوای یەکتر هەموو مسلمانانێکی دەرەوەی مزگەوتیش کە لەگەڵمانن لە هەموو شوێنێکی ئەم کوردستانە و دنیادا یا ربی خوای بە دەستە جەمعی بە ئاوی حەوزی کەوسەری پێغەمبەر تێراومان کەی بە دەستی مبارەکی ئاوەکەی لێ وەرگرین و بیخۆینەوە یا ربی خوای شفای نەخۆشەکانمان بدەی دڵبەخەمەکەمان لەم شەوی جومعەدا دڵخۆشکەی ئەوەی گرفتی خێزانی هەیە خوای ناکۆکەکانیان دابەی دەستکورتەکان دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە ئەمن و ئەمانی کوردستانمان بۆ زیاترکەی لە ناویەکە تەبا و برامانکەی ئەوەی مناڵینێ خوایە خوای جان هەر ئەم شەو قودرەتی خۆ قەڵەمی تۆ بکەوێتە کاربۆی و منداڵی ساڵحی بەنسیب بکەی هەر کەسی ئەولادەکانی ساڵحن تەمەنیان پڕبەرەکەت بێ ئەوەی ئەولادی ناساڵح و لاسار و لار و لەوێرە خوای هیدایەتی ئەولادەکانمان بدەی ئەو قوتابیانی دڵبەخەمن کە دەرزەکان وەرگیراونەوانە و دەرنەچوون ئیشاڵڵا دڵبەخەم مەبن یا ڕەبی خوای هیدایەتیان بدەی لە دەوری دووەمە دەرەجە و نمرەیەک بەدەست بێنن کە پێی سەربەرزین ناو کۆمەڵگا و داوای دایک و باوشیان بێن ئەو مامۆستا بەڕێزانەی کە هاوکاری قوتابیانیان کرد و یارمەتیاندان و سۆز و بەزەیان هەبوو لە جامیعەکاندا یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکەی و دڵخۆشیان کەی ئیشاڵڵا عیلمیان زیاد بێ زانکۆکانمان پڕ عیلمتر بن قوتابیانمان هیممەت بەرزکەی ئەوەی دەرچۆ پیرۆزی بێ ئەوەی دەرنەچووە چۆکدانەدا کەوتن مانای شکست نییە هەڵسانەوە لە دوای هەموو شکستێکەوەیە بەویستی خوای پەروەردگار و ئیشاڵڵا ئێوەش دڵتان خۆش دەبێ لە خولەکانی داهاتوودا دەردەچن خوای عاقبەتمان خێرکەی آمین آمین والحمد لله رب العالمين